بۆیە بەناچاری ئەم ڕۆیبینە و هەموو خەڵکە پەلەپەلێتی ئەم هەموو خەڵکە ینی ئەوێ بژێویکی ژیان بۆ خۆی دابینکە بەداخەوە لەبەر 250 فۆڕم هەزار کەس لێرە کۆبووتەوە یەک دنیا قڕەقڕ و یەک دنیا ینی شتی ناخۆش ئەمڕۆ ڕوبەڕووی هەوڵاتیانە بووتە هەستەکەی هەمومان سوکایەتیمان پێکرێت لە وڵاتە هیوادارین ئەم ئەوانەی کە حکومڕانی وڵاتەکەم بە خۆیان بچنەوە جارێککە ئاور لە هاوڵاتیانی وڵاتە بکەنەوە ئەمڕۆ قەیرانی داراییە ینی خەڵک پێویستی بە ژیانە خەڵک نانی نیە خەڵک موچەی نیە خەڵک پارەی نیە ینی باوەڕ هەبێ ئەگەر کەتی تایبەت ئەگەر کەتی تایبەت هەبوایە باوەڕ ناکەم ئەمڕۆ 20 گەنج لێرە بووە بۆ وەرگرتنی و فۆرمانە عیبە بۆ حکوومەتێکە 26 ساڵ حکومڕانیە بێ 26 ساڵ تەمەنیە بێ ئێستا بۆ 255 کەس تاعینات ئەم هەموو خەڵکات و تێرە ینی دایرەیەکی وا گەورە بەڕێبەرایەتێکی وا گەورە ینی ئەمەنە پلانە نەبێت چۆن سادەترین شت کە فۆرمێکە تەوزیعیکەی لە بەیانی و ئەم هەموو دەرچۆی زانکۆ پەیمانگا ئامادەی ناوەندی بێشەهادە هەر بیگرە لە هەمووی تا لە گەورە تا بچووک هەمووی هاتووە ینی بۆ فۆرم وەرگرتن عیبە نەزانی چۆن ئەو فۆرمان دابەشە. لێرە ئەمەوە داوا لە حکوومەت یاریمە کوردستان بکەم یارمەتێکی خوێندکاراندا بەڕاستی دۆخەکە زۆر قورساوە کۆبین یعنی ئەو هەموو خەڵکە لە بەیانیەوە لێرەیە چەندین کەس لێرە دانیشتون زۆر ینی بە تایبەت ئافرەتان دۆخەکە بۆ ئافرەتان زۆر ناخۆشە ئەو هەموو خوێندکارە هەیە دەرچۆ تا ئێستا بەڵام حکوومەت تا ئێستا هیچ پێپلانە تا ئێستا هیچ کەس دانەمەزراوە یعنی سەیرە پرۆژەیەکی وایان نییە کە خوێندکار دڵی پێخۆش بێ جاری وایە ئێمە کا خوێن دوایاڵێن جا خوددا نامەزرین بۆچی بخوێنین یعنی بەڕاستی خەڵکی بێ ئومێد بۆ لەو وەزعەدا لە حکوومەتەکەن ئاوڕێکمان بداتەوە یارمەتێکمان بدا هەلێکی دامەزرانی باشمان بۆ دابنێ پلانێک دابنێ بۆی خوێندکاران هیچ نەبێ دڵیان بۆ خۆش بێت کە تەواویان کە بڵێن دامەزرێن.